لە کاتێکدا ڕۆژانێک زۆنگاوەکانی عێراق لە ڕووی مێژوویەوە بە بەهەشتی عادەن ناوبانگیان دەرکردبوو لەلایەن نەتەوە یەکگرتوەکانیشەوە وەک بەشێک لە کلتوری جیهان دەناسرا، کەچی ئێستا بەهۆی وشکە ساڵی و کەمبوونی ئاوی ڕووبارەکانی دجلە و فرات مەترسی وشک بوون و بە بیابانبوونیان لەسەر دروست بووە. علينا أن نضع الخطط منذ الآن لأن الأهوار بدأت تنخفض. دەبێت ئێستاوە پلان دابڕێژین چونکە نزیکەی هەفتەیەکە ئاوی زۆنگاوەکان ڕۆژانە زیاتر لە 1 سانتیمەتر کەم دەکات، واتە لە 3 مانگی داهاتوودا گەرمترینە بە درێژایی ساڵ ئاوی زۆنگاوەکان 1 متردا دەبەزێت و زۆنگاوەکان دەبنە بیابان. وەک وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و ژینگە پارێزان ئاماژەی بۆ دەکەن هۆکارێکی سەرەکی کەمبوونەوەی ئاوی دجلە و فرات لە عێراق گرتنەوەی سەرچاوەکانیەتی لە تورکیا و ئێران و دروستکردنی بەنداوە. کە ئاو کەم بوو ژیانمان زۆر سەخت بوو، باڵندەکان کۆچیان کرد و ئاژەڵەکانمان مردن، بە دۆخی زۆر سەختدا تێپەڕ بووین. چیت پێ بڵێم، کەش و هەوا زۆر گەرم بوو، ئاژەڵەکانمان ناژین، ئێمەش بێ ئەوان ناتوانین بژین، ئەگەر ئاو نەگاتە ئێرە چۆن بژین؟ کەمبوونەوەی ئاوی زۆنگاوەکان بۆتە هۆکاری کەمبوونەوەی گامێشەکانیش کە لەلایەن خەڵکی ئەم ناوچانەوە بایەخی پێدەدرێت و بەخێو دەکرێت. بەهۆی خواستی زۆر لەسەر فرۆشتن ئێستا نرخیان هەرزان بووە. هەمووان ئاژەڵەکان دەفرۆشن چونکە دەمرن. ئاژەڵمان هەیە بە خوددا بە کەمترین نرخ فرۆشتمان. گامێشێک ئێستا بە 3 میلیۆنە، کەچی لە کاتی وشک بووندا دەبێتە 1,500,000 دینار، واتە ئاژەڵەکە نرخی دەبێتە نیوە. بەهۆی ئەوەی زۆنگاوەکان بووبوونە پەناگەیەک بۆ نێرانی ڕژێمەکەی، ساڵی 1991 سەدام حوسێن بڕیاریدا بە وشککردنیان. ئەمەش بووە هۆی کەمبوونەوەی پانتایی زۆنگاوەکان کە ئەو کات بە 15,000 کیلۆمەتر چوارگۆشە مەزەندە دەکرا. ساڵی 2016ش نەتەوە یەکگرتوەکان لە ڕێگەی یۆنسکۆوە زۆنگاوەکانی عێراقی خستە لیستی شوێنەوارە دێرینەکانی جیهانەوە.